هێشتا بودجەی عێراق لە پەرلەمانەوە تێن نەپەڕیوە لەگەڵەوەی لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق کێشەیان بۆ بودجە دروست کرد بە دیاریکراوی بۆ ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە گرافیکێکدا لە ڤیدیۆڵێکدا لەسەر بودجەی عێراق بەداتا و بە ژمارە ڕوونکردنەوەی زیاتر دەخینە بەر چاوی بینەران. سەرەتا من پێشەوەی بێمە سەر ئەوە دەمەوێت ئەوە بڵێم بودجەی عێراق گەورەترین و زەبەلاحترین بودجەیە لە مێژووی عێراقا و لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە، یعنی ئەو بودجەیە زۆر لەوە زیاترە کە هیچ چەندین دەوڵەت بێ. بەڵام ئەمە ئاخۆ چۆن سەرفەکرێ بەچی دەگا ئێمە بم لە سەر ئەم بابەتە ڕوونکردنەوە دەدەین. کۆی گشتی واتە بودجەی عێراق یعنی بە چەند تەرخان کراوە بە 197 تریلیۆن دینار. لەم بودجە زەبەلاحە 150 تریلیۆن دیناری تەنها بۆ موچێ، واتە ینی ئەوە با بڵێن خەرجی بەکاربردنە، بەڵام زیاترەکەی مەبەستەکە بودجەیە، زیاتر مەسەلەکە موچەیە. خەرجی پرۆژەکان ئەگەر تەماشاکەی لەوە یەکجار کەمترە پرۆژە وە بەرهێنان تەنها 47 تریلیۆن دینارە لەو بودجە زەبەلاحە. دەینە سەر کۆی گشتی داهاتەکان. کۆی گشتی داهات بۆ ئەم ساڵ ینی بۆ ئەم ساڵی 2023 134 تریلیۆن دینارە. ئەمەش چۆن لە داهاتی نەوتی 117 تریلیۆن دیناری داهاتی نەوتە عێراق نەوت دەفرۆشێ. داهاتی نانەوتی ینی 17 تریلیۆن و شتێ کەسرێکی هەیە، ئەمەش کە دەکاتە سەر ئەوەی خاڵە سنووریەکان و گوو مرگە و باجە و ئەوانە دەکاتە زیاتر لە 17 تریلیۆن دینار. بەڵام لێرەدا کورتێنان هەیە، دەمەوێت هەندێک هەڵوەستەش لەسەر ئەمە بکەین. کورتێنانەکە 64 تریلیۆن دینارە. دواتر دێمە سەر باسکردنی ئەو کورتێنانش کە یەکجار زەبەلاحە. ئەمە لە حاڵێکە ئەم بودجەیە دانراوە کە نرخی یەک بەرمیل نەوت بە 70 دۆلار دانراوە. ئەگەر بێت و $1 ینی ببێ بە 69 دیارە ئەو کورتێنانە زیاتر دەچێتە سەرەوە. دەمەوێت ئاماژەش بە خاڵێک کە بدەم لەوەتەی کە هەناردەی نەوتی کوردستانیشیان ڕاگرتووە، هێندەی زیانی بە کوردستان گەیاندووە، هێندە زیانی بە عێراق گەیاندووە، چونکە دەچێتەوە سەر ئەو کورتێنانە و دەکرا ئەو کورتێنانە زۆر کەم بکرێتەوە. کەواتە تێگڕای نەوتیش لە عێراق کە ئەڕوا چەندێکە 3.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە وەکو وتم ئەگەر بە 70 دۆلار کە تەخمین کراوە. بەڵام ئەگەر بێتە خوار ئەوە کورتێنانەکە یەکجار زیاد دەکا، پڕکردنەوەی زەحمەتە. خاڵێکی تر عێراق ئەم دەوڵەتێکە لەسەر بەحرێک نەوتە، یەکجار قەرزارە. ئەوانەی کە قسە لەسەر قەرزاریەکەی عێراق دەکەن باسی 130 ملیار دۆلار دەکەن. ئەم ساڵ دەبێ لەوە 12.75 تریلیۆن دینار قەرز بداتەوە، چونکە قەرز لەسەر عێراقەیە. جگە لەوە تریلیۆنێک و لە سەتا یعنی 1/6 تریلیۆنی دینار بۆ دەرمان تەرخان، بۆ دەرمانکردین تەرخان کراوە. نەخۆشیی زۆر لە عێراقدا بڵاو بۆتەوە، بە تایبەتی لە پارێزگاکانی خوارەوە عێراق. بۆ نمونە لە بەسرا نەخۆشی شێرپەنجە یەکجار باڵاو فراوانە. پارەی پێترۆ دۆلار 2 تریلیۆنیان داناوە بۆ ئەمە، واتە ئەو پارێزگانی کە نەوتی بەرهەم دێنێت تەنها 2 تریلیۆن دینار پارەی پێترۆ دۆلارە بۆ ئەو پارێزگایانی کە نەوت بەرهەم دەرێن. دێمە سەر پەرەپێدانی هەرێمەکان کە تەنها ئێمە یەک هەرێممان هەیە، بەڵام مەبەست لەی پارێزگاکانیشە. لەمەشتا تەماشاکە لەو بودجە زەبەلاحە تەنها 2.5 واتە 2 تریلیۆن و نیو دینار بۆ پەرەپێدانی هەرێمەکان تەرخان کراوە. لە لایەکی کەشەوە سندوقی عێراق بۆ پەرەپێدان بۆ ئەویش تەنها 1 تریلیۆن دینار دانراوە. ئەمە تەواوی وردەکاریەکان بوو لە سەر بودجەی عێراق.